کێشەی کەمی کارەبا بەڵایەکە و ڕوبەڕووی هەموو عێراق بۆتەوە. ئایا لە سنووری پەروەردەکەتان چۆن ڕوبەڕووی ئەم گرفتە بوونەتەوە؟ ئەو کێشەیە وەڵا ئەو کێشەیە طبعاً کێشەی سەرە چییە؟ بەڕاستی لە هەموو طبعاً هەموو عێراقی گرتەوە هەرێمی کوردستانیش ئەمەش بێبەشنینە لەو بەڕاستی پێویستمان پێ ئەوەی گرفتە جاری وە هەیە مەسەڵەن زەدوەلی کارەبایەکە مەسەڵەن لە دوای نیوەڕۆیە دێتەوە توانەت و سڵاوتان لێبێت ئازیزانم، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش و پڕخۆشی و ئارامی بێت. لە بەرنامەی دیبێتی تایبەت لە ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە ڕێز و خۆشەویستی من شەمیران بابان ئامادەکار و پشکشکاری بەرنامە لەگەڵ هاوکارانم قبول بفەرمون بۆ ئەم هەفتەیەش هاتینەوە خزمەتتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ، هەروەها دەتوانن لە پێیجی ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە بە شێوەی لایڤ بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. مێژووی ئەدەبی منداڵان لەگەڵ بوونی مرۆڤ لەسەر زەویدا و لەگەڵ پێکهێنانی شیرازەی خێزانی بنیادنانی ماڵدا منداڵانیش بوونیان هەبووە و لەو کاتەوە تا ئەمڕۆژ منداڵان زۆرینەی هەموو گەلانیان پێک دەهێنن بە ڕێژەی لە سەدا چلی هەموو دانیشتوانی جیهانن. لەگەڵ داهێنانی زمان و توانای دەربڕین و گزارشکردن لە زادەی بیر و هۆش و ئەندێشە و سۆز و خڕۆشی ناخی دەروون بەوشە و بەڕستا لەگەڵ یەکتری و گەیشتن و پەیوەندی و پێکەوە ژیان. ئەدەب و هونەریش سەریان هەڵداوە و چەندین لق و پۆپیان لێبووەتەوە. لەوانەش ئەدەبی منداڵان هاتەکایەوە ئەگەرچی ئەدەبی منداڵان ئەدەبێکی نەنووسراوە و تۆمار نەکراوە، بەڵام هەر بەرەو پێش چووە و پەرەی پێدراوە. ئازیزانم، هونەر و ئەدەبی منداڵان بوارێکی فرامۆشکراوی هونەری ئەدەبی کوردیە کە من ئەوانەی لەم بوارەدا خزمەت دەکەن هەندێک جار کەمتەرخە من و گرنگی پێنەدانە لەلایەن دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە یاخود توانا و ئێنەرجیەکی زۆر داهات و بەخششێکی کەم و وای کردووە کە کەسانێک لەم بوارەدا کار نەکەن. هاوکات لە زمانی ئێوەی بیسەر و هاوکارانمەوە بەخێراتنی زۆر بەڕێز مامۆستا ڕۆستەم خامۆش ئەکەین کە بەڕێزیان میوانە و ئێستا لە ستۆدیۆی ڕادیۆی پەروەردەی میوانی دیبەیتی تایبەتە. زۆر بەخێر بێن مامۆستاگیان، خۆشحاڵین بە میوانداری بەڕێزت. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس مامۆستا ڕۆستەم. بەڕێستان ئەزمونێکی دیار و بەرچاوی لە بواری ئەدەبی منداڵانتان هەیە و خاوەنی چەندین نامیلکەی شیعرین و لەو بوارەدا گرنگی دانە مادونە ناسانە خزمەتیش ئەکەن. بەو پرسیارە تەقلیدیە دەست پێکەم. ڕۆستەم خامۆش کێیە لە زاری بەڕێستەوە کەمێک لە پرۆفایلی ژیانی خۆت بۆ بیسەرانی ڕادیۆی پەروەردەی و بەرنامەی دیبەیتی تایبەت باس بکەیت. بەڵێ بەنای خۆی بەخشندە میهرەبان، سەرەتا زۆر سوپاسان دەکەم بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. دەستان خۆش بێخوا. من ڕۆستەم خامۆش شاعیر و نووسەر لە بواری ئەدەبی منداڵان لە ساڵی 1970 لەدایک بووم. لە ساڵی 1996 دەستم بە شعر نووسین کردووە. لە ساڵی 2000 دەستم بە شعر نووسی کردووە بۆ منداڵان، یعنی لە ساڵی 2000 من بۆ منداڵان دەنووسم. تا ئێستا شعر و چیرۆک و بابەتەکانم لە 13 گۆڤار و 33 ڕۆژنامە و 3 بڵاوکراوە و زیاتر لە 30 ماڵپەر بڵاوکراونەتەوە و 6 کتێبی چاپکراویشم هەیە بۆ منداڵان. بەڵێ مامۆستاگیان، ئەدەبی منداڵان خۆی لە چیدا ئەبینێتەوە؟ بەڵێ ئەدەبی منداڵان بریتیا لەو شعر و چیرۆک و ئۆپەرێت و ئەو بابەتانی کە بە زمانی منداڵ دەنووسرێن بۆ منداڵ. جا هەندێک جار هەیە منداڵ ڕەنگە خۆی بتوانێت، هەندێک منداڵی بەهەنەمەند بتوانن بۆ خۆیان شعر و چیرۆک و بڵێن بنووسن، بە زیاتریش لەلایەن شاعیر و نووسەرانەوە بۆ منداڵان دەنووسرێ، بەو پێی کە ئەوان ئەزمون و تێگەشتنیان زیاترە بۆ ئەو بابەت و لانی کە پەروەردەی ئەدەب و هونەری منداڵان. بەڵێ گرنگیدان بە
فیلم کارتۆنی دوبلاژکرا و قەتیسکردنی هزری منداڵان لەم بەشەدا چیمان بۆ دەخۆڵقێنەیە لەم کاتانەیە کە سەردەمی تەکنەلۆژیایە و ئەو فیلم کارتۆنانە بە چەندین وشە و قسەی نەشیا و دوبلاژکراون. بەڵێ هەرچەندە فیلم کارتۆن ینی ئەو بابەتانەیە بۆ منداڵان زۆر گرنگن، بەڵام ئەوی جەناب دەفەرمووی هەمویان لەگەڵ دابوونەریت و کەلتوری ئێمەی کوردەواری ئێمە ناگونجێ. بەو پێی یان ئەوانەی کە بەرهەمیان هێناوە فیلم کارتۆنەکان شارەزایان نییە وەک پێویست لەلایەنی منداڵناسی و با بڵین دەرووناسی و پەروەردەی و ئاگادارنی لەو بابەتە، یانیش ئەوەتە بە ئەن قەستە دەیانەوێ هەندێک شت هەیە بۆی منداڵ بەلاڕێدا بن، بەڵام زۆریشان سوودبەخشن منداڵان حەزی پێ دەکەن بەو فیلم کارتۆنانە، ئەوانی زیاتر لایانی چاکەی تێدا، لایانی پەروەردەی تێدا، لایانی خۆشەویستی و هاوکاری و چاکەی تێدا، ئەوانە هەمووی باشن و سوودبەخشن، بەڵام بەشێکیشان بەڵێ هەندێک وشە و دەستەواژەی تێدایە بە هیچ شێوێک لەگەڵ دابوونەریتی جوانی کوردەواری خۆمان ناگونجێن. بەڵێ مامۆستا ڕۆستەم، تا ئێستا چەند ناملکەی شیعریت بە چاپ گەیاندووە؟ واتە ئەوانشی کۆی بەرهەمەکانت هەمووی ناملکەی شیعریە یاخود چیرۆک و بڵێن شتی تریشی تێدایە؟ بەڵێ وڵات سوپاس بۆخوای گەورە، تا ئێستا 6 کتێب بۆ منداڵان چاپ کردووە، هەمویان شعرن. یەکیان با بڵێن یەکەمیان بە ناوی داری هیوا لە ساڵی 2017 چاپ کراوە، گوڵی ئاوات لە ساڵی 2019 چاپ کراوە، ژینگەی کوردستان ئەویانم ئامادە و کۆکردنەوەم بۆ کردووە، دوو شعری خۆشمیتیدا لەگەڵ کۆمەڵێک شعری شاعران، ئەوە لە بواری ژینگەن لە ساڵی 2020 چاپ کراوە. دۆستی ژینگەم ئەوی شعر بۆ منداڵان لە ساڵی 2021، باخی ئومێد لە ساڵی 2021 ئەویش چاپ کراوە، هاوڕێی پێنووس کە دوا بەرهەممە ئەویشە لە ساڵی 2021 چاپ کراوە، ینی کۆی کتێبە چاپکراوەکانم بۆ منداڵان بریتین لە 6 کتێب و نامیلکە. بەڵێ ئەتوانین گەمان لە پارچەیەک هەنراوە بێ کە بۆ منداڵانە نووسیبێ؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە. ژینگە پارێزم، ژینگە پارێزم دڵسۆزی خاکم، پەروەردەی دەستی سێکەسی پاکم، ئەوانیش دایە و بابە و مامۆستا، هەرسێکیان بۆ من ڕووناکن ئێستا. ژینگە پارێزم شەیدای سروشتم، پاک و خاوێنم جوانە ڕەوشتم، شارم پیس ناکەم بە زبڵە و خاشاک، لە نێو دڵمایە خۆشەویستی خاک. ژینگە پارێزم من جوانیم دەوێ، من دۆستی ژینم شارم خۆش دەوێ، وڵاتی شیرین کوردستانی خۆم، خۆشەویستە لام نیشتیمانی خۆم. بە خۆشحاڵیەوە ئەم شعرا کراوە بە گۆرانیش، بڵێ منداڵێک بە ناوی هاونار ئەو گۆرانێت دەچڕە و دێڵێ. بەڵێ واتە ئەو شعرانەی کە نووسیتە بۆ منداڵان دەکرێنە گۆرانی ئەو مامۆستا؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی شعرەکان سادە و با بڵێن بڕگەکانیان کورتە و ئاسانن و بە زمانی منداڵ نووسراون، دەتوانم بڵێن زۆربەی زۆریان ئەو شعرانی کە نووسی و من لە کتێبەکان یان لەکەوەی لە گۆڤارەکان بڵاوکرانتەوە، دەتوانم بڵێم هەمویان ئەگەر نەبێ زۆربەی زۆریان گونجاون و ئاسانن بۆ ئەوەی بکرێن بە گۆرانی و بەشێکیان کراون بە گۆرانی. بەڵێ بەڵێ مامۆستا ڕۆستەم، ئەبینین مناڵانی کورد ئەوەندەی بەند و شەڕەبەند ئەزانن و ئەزبەریەکەن، شعری مناڵان نازانن، هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ؟ هۆکارەکەی هەمووی پەیوەندی بە دەوروبەرەوە ژینگەی دەوروبەر، با بڵێن جەناب دەفەرمووی ئەو منداڵی کە شەڕەبەند و هەندێک گۆرانی نەشیا و یان هەندێک گۆرانی کە بۆ تەمەنی ئەو هەر نابێ، ئەوە دەڵێ ئەوە تەمەشا دەکە لە دەوروبەری خۆی ئەوەی گوێ لێ دەبێ یان ئەوەی دەبیستێ، بەڵام ئەگەر دایک و باوکان بزانن ئەو گۆرانیانە بەرگوێ منداڵان نەخەن و یعنی هەندێک گۆڤاری تایبەت بە منداڵان هەرچەندە ئێستا کەمیش بۆتەوە گۆڤاری تایبەت بە منداڵان هەیە، کتێب و نامیلکەی تایبەت بە منداڵان هەیە، ئەوانە هەموو بۆ منداڵەکانیان دەستەبەر بکەن یان ڕێنماییان بکەن کە گوێ لەو کەناڵانە ڕابگرن، سەیری ئەو کەناڵانە بکەن کە تایبەتن بە منداڵان، دوجار ئەو شعر و یان ئەو چیرۆک و ئەو بابەتانی کە تایبەت بە منداڵان پێ ئاشنا دەبن و هەر دوجار ئەوانە دەڵێنەوە لە سوودیشی لێ دەبین، بەڵام کە ئاشنا دەبن لەو ژینگەی خێزانەکەی خۆی ئەوانە بۆی بەداخەوە هەندێشتی نەشیا و فێر دەبن کە بۆ تەمەنی ئەوان گونجاو نییە. بەڵێ بەڵێ
باشە مامۆستا ڕۆستەم قوتابخانە و مامۆستای ئەوانەی کوردی تەنیا لە دوتوێی کتێبدا ئەبن یاخود ئەبێت لە دەرەوەی پرۆگرامی شابن واتە چەند ئۆپەرێت و شعرێک بۆ مناڵانیش کە لە ئەو لامیلکە شعرانەی بەڕێست و چەندانی بەڕێزی شت هەیە بیکەنە ئۆپەرێت و ئەو منداڵانە فێرکەن لەسەری بەڵێ ئەو پرسیاری جەناب جوانە جگە لە کتێبی خوێندنەوەی کوردی مامۆستایان دەتوانن بڵێن هەندێک کتێب و گۆڤار و نامیلکەی تابێت بە منداڵان کە شعر و چیرۆکی تێدایە هەمووی بابەتی جوانە ڕەنگە لە کتێبێکدا چەند هۆنراوەیەکی تابێت بە منداڵانی تێدابێ لەو بڵێن ئەو کتێبی خوێندنەوەی کوردی پرۆگرامی خوێندن بەڵام من خۆم خۆشبەختانە هەندێک مامۆستای هاوڕێم هەیەن کە ئەو شعرانی من سوودیان لێ بینەوە و بۆ منداڵانیان خوێندوتەوە یان هەوڵیاندا و منداڵەکان لەبەری بکەن بابەتی زۆربەی ئەو شعرانی کە لەسەر با بڵێن قوتابخانەیە یان بابەتی ژینگەیە زۆر بابەتی دیکەش بەڕاستی مامۆستا پێویستە ئەو کتێب و نامیلکانە لە ناو جانتاکەیدا هەبێ یان لە لای بێ بۆی کە لەگەڵ وانەی کوردی هەوڵ بدا ئەو بابەتانشان پێ ئاشنا بکە لە ماوەی چەند خولەکێک دەتوانێت بڵێ ئەو سوودیشی دەبێ. بەڵێ بەڵێ مامۆستا ڕۆستام بڵاوکراوەی تایبەت بە ئەدەبی منداڵان هەیە تا چەند لە ئاستی خواستی ئێوەدایە ئێوەی بڵێن ئەو ئەزمونەی کە هەتانە لە نووسینی ئەو شعر و چیرۆکانی کە بۆ منداڵان نووسرا. بڵێ دەتوانین بڵێن بەداخەوە وەکو پێویست هاوکاری شاعیر و نووسەرانی بواری منداڵان ناکرێت بۆ لە چاپدانی بەرهەمەکانیان وەک پێویست نییە و ئەو گۆڤارانی کە تایبەت بە منداڵان پێشتر هەبوون لە چەند ساڵی ڕابردوو ئێستا ئەوانیش دەتوانم بڵێم هەر ناگاتە پەنجەکانی دەستیش ینی ئەوەندە کەم بۆتنەوە بێگومان لە ئاست خواستی ئێمەی شاعیر و نووسەرانی بواری ئەدەبی منداڵان دانین و کەم تەرخەمیەکەیە لەلایەن لایەنی پەیوەندیداریان ئەو دەستگا و چاپەمەنیانی کە کار با بڵێن بۆ کاری چاپەمەنی دەکەن ئەوانیش وەک پێویست با بڵێن ئاور لە کتێب و با بڵێن بابەتی منداڵان نادەنەوە و گۆڤارەکانی منداڵانیش بەداخەوە ئێستا هەر وەکو ئەوەیە ینی دەتوانین بڵێن چەند دانەیەک هەن ئێستا لە ئاست خواستی منداڵانیش دانین بەداخەوە. بەڵێ هۆکاری ئەو چاپ نەکردنەی کە ئەو گۆڤارانی بڵێن ئەو نامیلکانی کە تایبەتن بە شعری منداڵان و چیرۆکی منداڵان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە کێ بەکەم تەرخەم ئەزانێ؟ بەڕاستی ئەوانەی کە دەتوانن کتێب و گۆڤاری منداڵان چاپ بکەن ئەوانەی کە دەتوانن هاوکاری شاعیر و نووسەرانی بواری ئەدەبی منداڵان بکەن وەکە نایکەن ئەوانە بەڕاستی کەم تەرخەمن چونکە لایەنی پەیوەندیدار ئەوەی کە با بڵێن بەولایەنەوە پەیوەندە دەتوانێت بیکە و خەڵکی دیکەشەیە دەتوانێت هاوکاری بکە و دەستگای چاپەمەنیەکانیش ناوەندەکانی ڕۆشنبیر و بڵاوکردنەوە ئەوانیش کۆمەڵک شوێنی ئەو هاچاپەمەنی هەیە ئەوانیش کەم تەرخەمن وەکو پێویست با بڵێن بابەتی دیکە زۆر چاپ دەکەن کتێبی وەرجێدراو لە بوارەکانی دیکە بەڵام بابەتی منداڵان وەکو پێویست ئاوڕێ لێ نەدراوەتەوە و پشتگوێ خراوە ئەمیش بەڕاستی وا هەز دەکەم یعنی وەکو پێویست تێنەگەشتنە لە بواری منداڵان چ لە بواری ئەدەبی چ لە بواری پەروەردە چ لە بواری هوەری یان هەر دەتوانین بڵێم وەکو پێویست منداڵ ناناسرێ کە منداڵ ئەمڕۆ منداڵانن بەڵام لە داهاتوودا لە چەند ساڵی داهاتوو ئەمانە پیاوان و ژنانی ئەم وڵاتن هەر ئەمانە دەبن بە کار بەدەست و هەر ئەمانە دەبن بە کەسانێکە خزمەت بە وڵاتەکەی خۆیان دەکەن بەداخەوە یعنی وەکو پێویست ئاور لە منداڵان نەدراوەتەوە لە هەموو ڕوویەکەوە. بەڵێ زۆر باشە مامۆستا ڕۆستەم بڵێن بەو پێی ئەو ئەزمونەت هەیە کە لە بواری منداڵانە ئەنووسی واتە کۆی کارەکانی تۆ زیاتر بۆ منداڵانە ئەبینی چالاکیەکانی منداڵان ئەوە هەست ئەەکەم قەتیسکرا بێت هەر تەنیا لە ڕۆژی جیهانی مناڵانایە ئایا ئەمە کەم تەرخەمیە یاخود بێبەرهەمیە؟ بەرهەم هەیە شاعیران هەن نووسەران هەن کەسانێکن لە بواری ئەدەب و هوەر و مافی منداڵان و پەروەردەی منداڵان و هەموو ئەو کەسانە هەن بای ئەوەندەی ئەگەر کەمیش بن دەتوانن چالاکی بکەن بەڵام ئەوەی کە هاوکاری ناکرێن چالاکیەکان لە کاتی دیکەشدا هەبن وەکو جەناب دەفەرمووی هەر لە یەکی شەش کە ڕۆژی جیهانی منداڵان یان ڕۆژی مافەکانی منداڵان یان لە چەند ڕۆژی ئەوها کەم ئەویش لە شوێنێکی کەم و چەند منداڵک بەداخەوە ینی بە فراوانە فیستیڤاڵی گەورە ناکرێ
بۆ شعر خوێندنەوەی منداڵان یان ئەوەتە فیستیڤاڵی گەورە بۆ بڵین کۆنسێتی گەورەی گۆرانی منداڵان ینی ئەوانە ناکرێت ینی کەم هەوڵ نادرێت مەسەلەن منداڵان ئاشنا بکرێن بە مافەکانی خۆیان بە زۆر بابەتی دیکە ینی دەتوانین بڵین کەم تەرخەمەیەک هەیە وەکو گوتمان ینی یا ئەوەتە نازانم لە هۆکارەکەی چێ بەڵام ئەوەی کە دەزانم ینی خۆشویستنی منداڵ ئەوها نابێ دەبێت کاری زیاتری بۆ بکەی وڵاتانی پێشکەوت و چەند گرنگی بە پەروەردە و ئەدەب و هونەری منداڵان دەدەن ئەوە مەبەستیانە کە داهاتوی وڵاتەکەیان بە گەشتبینی دەبینین ینی وڵاتەکەی خۆیان خۆشدەوی نیشتیمان و با بڵێن گەلەکەی خۆیان خۆشدەوی بۆیە کار بۆ منداڵ دەکەن لە هەر شوێنە گرنگی بە منداڵ درا ئەوە نیشانەی ئەوەیە کە ئومێد هەیە بۆ داهاتوو و خۆشویستنی خاک و نیشتیمان لەوەیە کە تۆ منداڵەکانت بە جوانی پەروەردە و پێ بگەێنی. بەڵێ بەڵێ کێن ئەوانەی لە بواری هونەری منداڵاندا هەمیشە لەبیر ناکرێن و ئەستێرن لەم بوارەدا وەکو ناو نازانم بڵێم ینی ناوهێنان ڕەنگە چەند کەسێک ئەوها بەڵام ئەوانەی کە بە دڵسۆزی خزمەت دەکەن چ لە بواری ئەدەبی منداڵان چ لە بواری هونەری منداڵان چ لە هەر بوارێکی دیکەی منداڵان ئەوانە بێگومان ئەستێرەی درەوشاون ئێمە لە خۆشبەختانە کۆمەڵێک شاعیر و نووسەر و هونەرمەندی باشمان هەیە کە خزمەتێکی باشیان بە لایەنی بەڵ لایەنی پەروەردەش بێگومان کراوە بەڵام لایەنی ئەدەب و هونەری منداڵان کراوە و خۆشبەختانە هەندێکیان لە ژیاندا ماون هەندێکیان لە ژیاندا نەماون ئەوانە دەتوانین بڵێن ئەستێرەی درەوشاون لە بواری ئەدەب و هونەری منداڵان. بڵێ مامۆستا چی وای لێ کردی کە تۆ بۆ منداڵ بنووسی؟ بەڵێ وەڵایی من وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتا لە ساڵی 1996 دەستم بە شعرنووسین کرد. شعرنووسین ئەوەی من تێی بگەم بەهرەیەەکە بەهرەیەکی خوددایە بەڵام تۆ دوجار ئەو شاعیرە چۆن دەنووسێ و چی دەنووسێ ئەمە دەگەڕێتەوە سەرخۆی. من دوجار 4 ساڵی پێچوو من بۆ منداڵان نووسی بێگومان چی وای لێ کردم ڕەنگە خۆشویستنی منداڵ یەکەم بێ چۆنکە ئەوانی کە بۆ منداڵ کار دەکەن حتمما دەبێ خۆشەویستی منداڵێن لە دڵدا بێ یان بەگەشتبینیەوە بڕوانن بۆ وڵاتەکە خەمی وڵاتەکەیان بێ خەمی پێشکەوتنی وڵاتیان بێ خەمی هۆشیاری و پێگەیاندن و تێگەیشتنی و ڕۆشنبیرکردنی گەل و با بڵێ میلەتەکەی خۆیان بێ دەتوانم بڵم ئەو هۆکارانە بوون کەوایان لێ کرد من زیاتر لە بواری منداڵان بنووسم وە خۆشبەختانە هەندێک کەسی شارەزاش لەو بوارە پێیان باشە هەر ئەمن لە بواری منداڵان زیاتر بنووسم و ئەوە بە قسەیوان بێ دەڵێن ئەتۆ لەو بوارەدا سەرکەوتوتر دیاری و باشترە بە جوێری بەرهەمەکان و نووسراوەکانت بۆ منداڵان لەوێ دەتوانی زیاتر خزمەت بکەی یعنی لە بواری ئەدەبی منداڵان و خۆشم قەنەعەتم بۆ دروست بووە بەڵێ لە بواری ئەدەبی منداڵان دەتوانم خزمەت بکەم. بەڵێ مامۆستا ڕۆستەم ئەبینین ئۆپەرێتەکانی منداڵان و شانۆی منداڵان هەر بەڕاستی زۆر و لە کەم بوونەوە و نەمانن سیستی نووسەرەکانە یاخود هەژاری کللتور و زمانە تو کامیانی؟ خۆشبەختانە ئێمە لە بواری کەلتور و دابوونەریتی خۆمان زۆر دەوڵەمەندین لە بواری فۆلکلۆری لە بواری لە هەر بوارێکی دەگری ئێمە سوپاس بۆخوا دەوڵەمەندین ئەو کێشەمان نییە و نووسەران لە بواری منداڵان بێگومان ڕاستە زۆر نییە ئەوەی کە هەشە مەرج نییە هەمووی تەواو شارەزا بێ لەو بوارە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک قەڵم بەدەستی جوان لە بواری ئەدەبی منداڵان هەن بەڵام ئەوەی کە جەناب دەڵێ سستیەک دەبیندرێ هۆکارەکەی ئەوەیە تۆ هەر دەنووسی بەڵام شوێنێک نییە لێ بڵاوکە یان گۆڤارەکان کەمن ناڵم هەرنێ کەمن کتێب لە بواری منداڵان ینی تۆ دەینووسی چاپ ناکرێ ئەیکە من ئەو هەموو کۆمەڵە شعر و چیرۆک و بابەتانە دەنووسم کە هەر لە ماڵێ بێ من ناتوانم کەواتە سوودی پێ بگەێنم و دوجارەگە بوو بە کتێب و نامیلکە دەکەوێتە دەست منداڵان سوودی لێ دەبینین ڕەنگە هۆکارەکەی هەندێک کەسمان هەبێ بڵێ ساردش بوو بێتەوە وەک پێویست ئێستا نەنووسێ هۆکارەکە ئەوە بێ کە دەڵێ من کتێبەکانم چاپ نابن بۆم چاپ ناکرێیان زەحمەتە بەڕاستی وەکو گوتمان وەکو پێویست ئاور لە لایەنی ڕۆشنبیرکردنی منداڵ چاپکردنی کتێبی منداڵان وەکو پێویست نادرێتەوە وەکو گوتمان چەندین گۆڤارێشە بوون ئێستا وەستاون کەواتە بەداخەوە یعنی هەرچەندە ئەمن بەگەشتبینیەوە دەڕوانم لەو بوارە
لەبەرەوەی کەسانێکی دڵسۆسان خزمەت بۆ بوارە دەکەن ئەگەر ناوەکو پێویست هاوکاری ناکرێن. مامۆستا ڕۆستەم پارچە هۆندراوەیە کە بتەوێت مناڵانی کوردی پێ ببزوێنیت لە چه بوارێکدا پێت باشە و کاریگەری لەسەر توانای منداڵ دروست ئەکات جیالەوەی کە بڵێن وەڵامەکە ئەدێتەوە ئەگەر تێکستیشت لابێ بۆ ما بخێنیتەوە لەو بابەتی کە من ئێستا ئاماژەم پێ. بڵێ وڵا خۆی منداڵ حەزی لە چێ؟ منداڵ حەزی لەوەیە کە شعرەکە یعنی تێکستەکە بە زمانی خۆی نووسرابێ و تعبیر بکە لە خەیاڵ و بیرکردنەوەی خۆی. ئەگەر شتێک لە دەرەوەی خۆی بوو حەزی پێ ناکە. وڵا لەو کاتە نازانم بڵێم کام لە شعرەکان ئەو شعرە حەزم تا چەند وەڵامی جەنابەت بۆ وەڵامەکەی جەنابەت دەبێت. منی منداڵ جوان و قشتم وەکو خونچەم شاد و دڵخۆش زۆر خۆشحاڵم کاتێ لە نێو گوڵ و باخچەم. منی منداڵ گەروم پڕە لە گۆرانی یاری دەکەم دێم و دەچم بەسەربەستی و کامەرانی. منی منداڵ بەختەوەرم لە دیلانێ پێ دەکەنم لێو بەخەندەم کاتێ دەچمە سەرجۆلانێ. ئەوە بە دەتوانین بڵێن ئەو شعرە کەمتر لە شعرەکانی کە دەچێت لەبەرەوەی تا ڕادێک ئەم شعرە بە ئازادیش نووسراوە. بەڵێ مامۆستا ڕۆستەم لە ساڵانی 97 و 98 و 99 ینی ئەو لەو سێ ساڵەیە ینی زۆر بەچڕی چەند ئەزمونێکی نمایشی سەرشەقام پێشکەش ئەکرا مناڵانێکی زۆر ڕۆڵیان تێدا ئەبینی ئەم نمایشە هونەریانی سەرشەقام بۆچی نەمان؟ بەداخەوەڵام من هۆکاری نەمانەکە نازانم بەڵام هەر وەکو لە پرسیارەکانی دیکەش باسمان کرد وەڵامماندایەوە هەر ئێستا بەگشتی یعنی کارکردن بۆ منداڵ سستە. بەداخەوە ئەوانەی گوتم کە دەتوانن بیکەن کە نایکەن بەڕاستی مێژوو بەزەی پێیاندا نایەتەوە ئەوانەی کە دەتوان کار بۆ ئەدەبی منداڵان هونەری منداڵان جار کە دەڵی هونەری منداڵان مۆسیقایە گۆرانیە شانۆیە چەندین بابەتی دیکەیە ئەوان ئەگەر بتوانن کار بۆ منداڵ بکەن و نیکەن وەکو گوتمان مێژوو دەینووسێتەوە ئەوانی کە کار دەکەن ناویان بە درەوشاوی دەمێنێتەوە ئەوانی کە دەتوانن شتێک بکەن و نیکەن حتمما ئەوانە خۆیان بەرپرسن لەوەی کە دەتوانن بیکەن و نیکەن. بەداخەوە باشە مامۆستا ڕۆستەم تۆ وەکو شاعیرێک کە شعر بۆ منداڵانە نووسی بەڕای بەڕێزێت شعری منداڵان خۆی لە چییە ئەبینێتەوە تەنها ئامۆژگاریە یاخود هاندانە یاخود چ بابەتێکی ترە؟ بەڵێ وەڵا شعری منداڵان وەکو گوتمان دەبێ بە زمانی خۆی بنووسرێ و سادە بێ جوان بێ وشەکانی ناسک بن نزیک بێ لە تێگەشتن و فەرهەنگ و دنیابینی و جیهانی ڕەنگاڵەی خۆی منداڵ ئامۆژگاری پێخۆش نییە یعنی ئامۆژگاری ڕاستە خۆیان ناڕاستە خۆ ئەمانە زۆر باش نین بەڕاستی لە بواری ئەدەبی منداڵان. منداڵ حەز ناکە بڵێ وا بکە وامەکە وا بچ وامە یعنی خۆت لە شعر لە چیرۆکدا منداڵ ئەوانەی پێخۆشە کە منداڵەکە بە زمانی خۆی دەڵێ ئەم بۆ نمونە با بڵین کە دەڵێ دەچمە باخچەیەک یعنی گوڵەکان بە جوانی دەبینیم باخچەکە بە جوانی دەبین نایشێون بەڵام کە تۆ بڵێ وامەکە ئەو های لێمەکە ئەوەی پێخۆش نیە منداڵ شتەکانی هەموو بە زمانی خۆی پێخۆشە بەڵام بە ئامۆژگاری نا. بەڵێ مامۆستا ڕۆستەم ئەبینین ئەو هونەرمەندە گۆرانی بێژانەی کاری منداڵان ئەکەن ئەمڕۆ بە پەنجەی دەست دەژمێردێن دەکرێت ناوی هەندێکیان ئەوە بیربێنینەوە کە کاریگەریان لەسەرمان مابێت هەتاوکو ئێستا کە ئێستاش لە کاری خۆیان هەر بەردەوا من کۆڵیان نەیاوە؟ وڵا ئەوانی کە لە ژیاندا ماون هیوای تەمە درێژیان بۆ دەخوازم دەستیان خۆش بێ و ئینشاڵڵا هەر بەردەوام بن. ناوهێنان زۆر جار هەیە ڕەنگە هەندێک ناو بێنی هەندێک ژنێنی لەبی بەڵام دیارن ئەوانەی کە لێرە لە سلێمانی لە دهۆک لە زۆربەی شار و شارۆچکەکانی دیکە خزمەتێکی باشیان بە منداڵان کردو گۆرانی منداڵان هەن سڕیوە و هەشە زۆر لە مێشتر یانی و هەشە ئێستاش بەردەوامە
جێگای دڵخۆشی و جێگای خۆشحاڵی ئێمە و منداڵانیشە کە ئەوانە ئەو خزمەتیان کردووە بە هوەری منداڵان. بەڵام وەکو گوتم ناوهێنانی هەندێکیان و هەندێکشی لەبیر نەبێ ئەوە بەداخەوە، بەڵام ئەوانەیە کە خزمەتێکیان کردووە بێگومان خزمەتەکانیان دەبیندرێ و ئینسان دەبێت بە ویژدانەوە باسییان بکە و تۆمار بکرێ. بەڵێ ئەمانەوە گەمان لە پارچە تێکستێکی تری منداڵان بێ مامۆستا. بڵێ یەکسانی مرۆڤەکان یەکسانن بە جیاوازیەوە جوانن، شێوەی ڕنگ و زمانمان نابن بە کێشە بۆمان، ئەوەی پەسەند و جوانە جێی قەبوڵی هەمووانە، ڕەوشت و ئاشتی خوازی دەبنە جێگەی شانازی، بە نەخشە و خاڵی هاوبەش دەڕوانین بۆ ئاسۆی گەش، بۆ ئاشتی و پێکەوە ژیان کار دەکەین بە دڵ و گیان. لەو شعرە مەبەستم ئەوەیە ینی منداڵان وا ڕابهێنین وەکو گەورەکان بەداخەوە. ها گەورەکان هەندێک جار ڕقیان هەیە بەداخەوە، من ناڵم هەموو مرۆڤێک زۆربەی مرۆڤەکان ڕقیان لە زمانێکی دیکەیە، لە ڕەنگێککەیە، لە نەتەوەیەکی دیکەیە، لە بیرکردنەوەیەکەیە، ینی ئەوانی کە مرۆڤەکان. بەڵام من دەمەوێت منداڵ ئەو شتانە نەڵێ لەو چوارچێوەی گەورەکان بە دەربێ، با زمان جیاواز بێ، با ڕنگ جیاواز بێ، گرنگەوەی ئێمە ڕەوشتمان جوان بێ، ئاشتی خواز بین بەیەکەوە بژین، ینی باکار بکەین هەمومان پێکەوە دەتوانین لە نیشتیمانێکدا هەمومان بەیەکەوە بژین. منداڵ دەبێت لەسەر ئەوە ڕابهێنرێ، منداڵ دەبێ بەو بابەتانە ئاشنا بکرێ، نەک بەوەی کە بە زمانی گەورەکان. بەداخەوە گەورەکان دەبینین چ شەڕ و ئاژاوەیەکیان ناوەتەوە لە دنیادا، ئەوانە منداڵ نابێ بەوانە ئاشنا بکرێ بەداخەوە. مامۆستا ڕۆستەم، تو وەکو مامۆستایەک بیرت لە پرۆژەیەک نەکردوتەوە کە ئەو پرۆژەی بخێتە بەر دەستی کار بە دەستانی پەروەردەیی کە پێشبڕکێیەکی پەخشان نووسینی واتە شعر نووسین بۆ منداڵانی قوتابخانەکان بکەیتەوە کە ئەوە وەکو منافەسەیەک لە بینی جیا لە بینی منداڵەکان لە ناوی قوتابخانە لە بینی قوتابخانەکانیشە دروست بکرێ لە سەرەتا لە قوتابخانەکەی خۆتەوە کە تێدا مامۆستای دەستی پێ بکەی، واتە فکرێکی وا پرۆژێکی وا لە مێشک و خەیاڵی بەڕێستانیە. وەڵا ئەو بیرۆکەی جەنابەت دەڵێ کارێکی باشە بەڕاستی، بەڵام هەروەکو گوتمان یعنی ئێستا بەهۆی ڕەنگە بڵێن هەندێک جار هۆکاری قەیران دارایی و ئەم چالاکیانە کەمتر دەکرێت. ئەگەناوی بەڕێز دەفەرمووی زۆر باشە لە زۆربەی قوتابخانەکان منداڵی بە هەرەمەندمان هەیە حەزی بە گۆرانی گوتنە، هەیە حەزی بە وێنە کێشانە، هەیە بەهرەی شعر نووسینی تێدا، چیرۆک نووسی تێدا. ئەمانە ئەوە بیرۆکێکی زۆر جاناوی جەنابەت دەفەرمووی دەستیان دەستگیرۆیی بکرێن، هاوکاریان بکرێ، یارمەتی بدرێن، بەرهەمەکانیان تەماشا بکرێ. ئەوانە بەڕاستی بۆی کە لە داهاتوودا ببن بەو کەسانی کە دایانەوێ خزمەت بە ئەدەب و هونەری منداڵان بکەن. ناڵم بیرۆکەم نەبووە، ناڵم یعنی کاریوە، بەڵام وەکو دەڵێ ئەم پێشنیارەمان بۆ لایانی پەیوەندیدار با بڵێن تەرح نەکردووە، بەڵام کارێکی باش ئەگەر بکرێ. چ من بن کەسانی دیکە بە ئەزمون لەو بوارە خەڵکانێکی دیکە زۆرن کە شاعیر و نووسەرن لەو بوارە و دیاریشن. جا نازانم ڕەنگە کاری واش کرابێ، ڕەنگە هەندێک جار کرابێ لە هەندێک شار لە هەندێک شوێنیان لە ساڵانی ڕابردوو کرابێ، ڕەنگە وەکو ئەوی گوتمان بەڵام بە شێوەیەکی بەرچاو و فراوان نەبوو بێ ئەوها، بەڵام کارێکی باشە بۆی منداڵان بەهرەکانیان دەربخرێ و دوایش هاندان، یعنی دەبێتە هاندانش بۆی کە بەردەوام بن لەسەری. یعنی چونکە ئەگەر منداڵک حەزی بە شعر نووسین بوویان ئەگەر هاوکاری بکرێ، یعنی هەندێک شتی ئەگەر بۆ نمونە وەکو پێویست نەبێ هاوکاری بکرێت بۆی ڕاست بکرێتەوە، ئەو منداڵە پەرەی بەخۆی دێدا دوجار ڕەنگە ببێ بە شاعریی باشی باش لەو بواری منداڵان بڵێ. بەڵێ مامۆستا ڕۆستەم، جیا لە شعر نووسین ئایا چیرۆکیشت بۆ منداڵان نووسیوە یان نووسینەکانی تۆ بەس خۆی لە شعرا بینێتەوە؟ بەڵێ زیاتر من شعرم بۆ منداڵان نووسیوە، بەڵام هەوڵم داوە چەند چیرۆکێکیشم نووسیوە، هەیە بڵاو بۆ تۆش هەندێک شەن ئێستا بڵاو نەبووتنەوە. وەجیا لە شعر و چیرۆکە من هەندێک وتاری ئەدەبیشم نووسیوە لە بواری ئەدەبی منداڵان. هەستم کردووە بەڕاستی ینی بواری منداڵان
هەم شاعیر و نووسەرەکانیش یعنی تەنها هەوڵ دەدەن بەس شعر بنووسن یان کەمێکیان چیرۆک دەنووسن جا هەوڵم داوە لەگەڵ ئەوەدا چیرۆکیش بنووسمەوە 2000 وەکو گوتم هەندێک وتاریش بنووسیوە بەڵام خۆشبەختانە ئەوە لێرەوە دەیڵێم لە ڕادیۆی پەروەردەیەوە جا لەمانە لەگەڵ هاوڕێیەکی بەڕێزم و شاعیر و نووسەر و مامۆستای زانکۆیە پرۆژەیەکی دەتوانم بڵێم کەم وێنەمان لە بەردەستە لە بواری ئەدەب و هونەری منداڵان یعنی کتێبێکە تا ئێستا ئەگەر نەبێتە ئەوە با بڵێن پیاڵدان بە کتێبەکە دەتوانین بڵێن لە کتێبخانی کوردی وێنەی نییە یان کەم وێنەیە بەڕاستی ئەمە دوا پرۆژەمانە با بڵێن دوا کارمانە و ناوەندێکی چاپ و بڵاوکردنەوەش بەڵێنی پێداوین کە ئەم کتێبەمان بۆ چاپکە و دەتوانین بڵێن لە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە لە کۆتایی کارەکانیەتی دەبێتە یەکێک لەو کتێبانی کە بۆ شاعیر و نووسەران زۆر سوودمەند دەبێ بڵێن سوودبەخشە و بۆ مامۆستایان بۆ دایک و باوکان بۆ هەموو ئەوانی کە دایانەوێت کار بۆ منداڵ بکەن یان منداڵیان خۆش دەوێ ئەم کتێبەی ئێمە بەڕاستی سوودی دەبێ ئینشاءالله. بەڵێ هیچ چیرۆکێکت لەبەر دەستە بتوێ ئەگەر کورتە چیرۆکیش بێ بۆمان بخێنیتەوە بۆ ئێمە بیسەرانی وڵای بەداخەوە چیرۆکەکانم نەهێناوە بۆ خوێنەوە تەنها چەند شعرێک و چەند با بڵێن نامیلکەیەکی خۆم هێناوە چەند پەرتووکێک چیرۆکەکانم نەهێناوە بەداخەوە. بەڵێ بەڵێ باشە مامۆستا ڕۆستەم ئاستەنگیەکان لە بواری ئەدەبی منداڵاندا چین؟ بەڵێ ئاستەنجەکان هەر ئەوەیە وەکو گوتمان ئەو شاعیر و نووسەرانە ئەو چیرۆک نووسەکان بەرهەمەکانیان دەنووسن و با بڵێن کتێبەکانیان بۆ چاپ ناکرێ من وەکو گوتمان ناڵێن هەر هیچ نەکراوە هیچ چاپ نەکراوە بەڵام وەکو پێویست یعنی ئێستا شاعیر و نووسەرمان هەیە چەندین کتێبی ئامادەیە بەڵام شوێنێک نییە بۆی چاپکە بۆ خۆشی وەک پێویست ناتوانێت چاپی بکە و دووەمی جاریش بۆ خۆشی چاپی بکە ڕەنگە لەسەری با بڵێن زۆر بوەستێ و بەداخەوە وەزعی ئەمڕۆژ وەکو پێویست لەبار نییە بەڵام ئەمە کاری توانین بڵێن وەزارەتی ڕۆشنبیریان هەندێک ناوەندی چاپ و بڵاوکردنەوە دەتوانن ئەو کارە بکەن ئاستەنگەکەی هەر ئەوەیە کە دەنە شاعیر و نووسەرانمان بای ئەوەندە هەیە کە بتوان خزمەتێک بە منداڵان بکەن بەڵام چاپ نەکردنیان وەکو پێویستی دوجاریش کە چاپیش دەکرێت زۆر جارن 500 دانە هەتا 1000 دانێ لێ چاپ دەکرێت ینی بە نزیکەی ئەوەندە دوجاریش ئەوە هەر بەشی 2 قوتابخانە ناکە بەداخەوە ینی دەبوو زیاتر کار بۆ منداڵ بکرێ. بەڵێ مامۆستا ڕۆستەم ئەگەر زانیاریت هەبێ لەسەر ئۆپەرێتێکی کە پێی دەوترا بۆچی و کەسمان نەمرێت بە دەردیان بە دەردان یعنی ئەها بۆچی و کەسمان نەمرێت بە دەردان لە نووسینی محەممەد قەرەداخی و سەفاجاف بوو بۆچی ئەو ئۆپەرێتە دووبارە ناکرێتەوە نمایشی بۆ بکرێتەوە ئەگەر زانیاری و لەسەری هەبێ بەڕاستی ئەوە ئەو کاتی کاردانەوەیەکی زۆری هەبوو. وڵا جێگای دەستخۆشیە من دەستخۆشیان لێ دەکەم بەڵام وڵا وەکو زانیاری بەڕاستی نەزانم لە یادم نییە کەی نووسراوەیان کەی نمایش کراوە بە نمایشێکی شانەوەی بەداخەوە زۆر زانیاریم لەسەری نییە. بەڵام خۆت دەشکرێ لە بەدەر لەمە کاری دیکە بکرێ بەڵام هەر وەکو گوتمان ئێستا چالاکیەکان لە بواری ئەدەب و هونەری منداڵان کەم بۆتنەوە بەڕاستی کە ئەمەش دەتوانین بڵین زیان بە ئەدەب و هونەری منداڵ